8 ساڵ تێدەپەڕێت بەسەر ریفراندۆمەکەی هەرێمی کوردستان کە وەک ئەزموونێکی تاڵ و پڕ لە شکست لە مێژووی نوێی کووردا تۆمار دەکرێت. دەسەڵاتدارانی کورد هێشتا وانیان لەم شکستە وەرنەگرتووە و وڵاتیان بەرەو قەیرانێکی قوڵتر بردووە. مامۆستایەکی زانکۆ دەڵێت ریفراندۆم ئەزموونێکی شکست خواردوو بوو لەبەر ئەم هۆکارانە. ئەم ناکۆکی قوڵی کە ئێستا لە هەرێمی کوردستانە من زۆرم پێسێرە هەندێک ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان منم دوو حکوومەت هەیە، دوو زۆن هەیە، دوو ئیدارە هەیە. تا ئێستاش یعنی حتا جۆری ئەو معاملە ماوەڵەی کە ئەنجامی لە فەرمانگەکانە فایلەکەیان سەوزێکیان زەردە تۆ تا ئێستاش قوتابی خوێندکار بەکارهێنی. هەموو ئەم ناکۆکی قوڵانەی کە ئێستا هەیە هەرگیز تۆ وێنایەکی جوان نابەخشی بە دەرەوە تا دەرەوە قەناعەتێکی بۆ دروست بێ کە فعلا یەک گوتاری هەیە، یەک خطابی هەیە و هەموو پێکەوە ئەو خواستە هەیە کە خواستێکی يعني یەک خواستیە بۆ دروستبوونی دەوڵەتێکی کوردی. تا ئەو هەلومەرجە دروست نەبێ و تا ئێرادەیەکی نێودەوڵەتی نەبێ، تا ئەم جۆرە بارودۆخە سیاسی هەبێ لەم ناوچەیە زەحمەتە تۆ ئەم کارە بتوانێت ئەنجام بدەیت. ئەوەیشی کە پێویست بوو بە ڕێفراندۆمەوە ئەوە بوو کە ئەزموونێک بوو، بەڕاستی ئەزموونەکە واضح بوو کە شکستی هێناوە، سەرکەوتوو نەبوو لە ئەنجامدانی. کە لە ڕقی و عینادی بەرپرسانی هەرێم گوێنەگرتن لە هۆشدارە نێودەوڵەتی و ناوخۆییەکان بووە هۆی لە دەستدانی ناوچە استراتیژیەکان و بچووکردنەوەی قەوارەی هەرێم. دوای شکستیش خۆیان لە بڕیارەکان بێبەری کرد و داوای گفتوگۆیان لە بەغدا کرد. هاوکات ئەنجامی ریفراندۆمەکەیان سڕ کرد. بەداخەوە سەرکردە و سەرۆکی بوێرمان نەبوو کە ئامانجی ئەم میلەتە بێنێتە دی و دەوڵەتەکە ڕابگەێنێ. بە پێچەوانەوە دەبینی هەموو ڕۆژێک خەریکی وەفدی سواڵی بوجەن لە بەغدا. بۆیە یەکێک لەو بڕیارە هەڵانەی کە لە مێژوودا ئەدرێ ئەوەیە کە تۆ بناغەی دەوڵەتت دانەمەزران بێ بچی ڕای بگەێنی. لەبەرەوە هیوادارم لە ئایندەدا سەرەتا هەموو بناغەی دەوڵەت لە ناو هەرێمی کوردستاندا دامەزرێ، دوجار ڕابگەێنرێ و بە جیهان بسەلمێنرێت کە کورد ئەتوانێ خۆی بەڕێوە ببڕێت. بڕارە لەوەدا بوو کە هێشتا ئامادەباشی دەوڵەت لە ناو هەرێمی کوردستاندا نەکراوە. تۆ ئەبێ خاوەنی ئابوورێکی سەربەخۆ بیت، خاوەنی دیموکراسیەک بیت، خاوەنی خۆبژێویەک بی، بتوانانی وڵاتەکەی خۆت بەڕێوەبەری. بەڵام بەداخەوە دەرکەوت کە ئەمانە هیچ بنەمایەکی دەوڵەتیان لە خواندا دروست نەکردووە تا بچن دەوڵەتەکە ڕابگەن. ئەگەر نا دەوڵەتی کوردی مافی ئەم میلەتەیە. پسپۆران دەڵێن لە کاتێکدا جیهان بە خێرایی گۆڕانکاری بەسەردادێت پێویستە دەسەڵاتدارانی کورد بە خۆیان دابشنەوە و چیتر گەمە بە چارەنووسی کوردەوە نەکەن کە هەمیشە باجی هەڵەکانی ئەوانیان داوە. کاتی ئەوە شاتووە کەوانە لە ڕابردوو وەربگیرێت و هەنگاو بەرەو ئایندێکی گەشاوە بندرێت، نەک درێژەدان بەو سیاسەتە شکست خواردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.